ناشکرێت طبعا دایک و باوک شتێکیان هەڵگرتووە بۆ نمونە تۆ یارمەتیان نەدەی. ئەمەش چونکە یەکێک لە ئادابەکانی تر لەگەڵ دایک و باوکە ئەوەیە کە تۆ یارمەتیان بدەی شتەکان هەڵگری، خاستن تۆ گەنجتری، تۆ بەتواناتری. یعنی معقول نییە دایکێکی داما و ڕۆشتووە بۆ بازار زەمیلەیەک عەلاگەیەکی پێ ئەمە پڕ بە بامێ و تەماتە، شتێکی تری بەم دەستەیەوەتی و کۆڵ هەردوو دەستی قورس بوون و حامی لەشە. تۆش کچێکی 13 ساڵان لە دوایە وەڕ بێ ناکرێ. یعنی تۆ ئەبێ یارمەتیەکەی بدەیت. باوکێک چەماوەتەوە فەردەیەکی داوە بەسەر کۆڵێ تۆ بێ هەڵیگرێ. گەنجی نابێت کوڕەکان کچەکان وا بکەن دایک و باوکیان تووشی ئەو ئەرکە ببن. دائیمە بێ کوڕەکان کچەکان بە هیممەت بن، لەگەڵ دایکی جوڵای ویستی پەرداخی بنێ کچەکە ڕاکە خێرابی هێنێ. باوکی ئەوێ بڕوا بۆ شتێک خێرا کوڕەکە پێڵاوکەی بۆ دانێ و لە خزمەتیاوێ، یان ئەوە شتێک بێنە خێرا ئەو دەست بداتە شتەکە. ئەمە زۆر سەمع و تەاعایشی باشە بۆ دایک و باوک دەربڕ. دایک و باوکانیش زۆر دڵیان پێی خۆشە، لای خوای پەروەردگاریش تۆ ئەجرەکانت مسۆگەرە. خوای گەورە لێمان قبوڵ کە.